زۆرێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان بە بیانووی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ڕاگیراون و تا ئێستاش بەشێکی زۆریان هیچ ئاسۆیەک بۆ دەستپێکردنەوەیان دیار نییە. تونێلی بەنی هەریر کە واکەوتۆ تا پرۆژەی جۆتساییدی بازرگانی حاجی ئۆمەران هەولێر بە یەکێک لە تونێلە گرنگەکان دادەنرێت و بە تەواوبوونی ڕێگایەکی زۆر بۆ هاوڵاتیان کورد دەکاتەوە. بەڵام ماوەی 3 ساڵە کارکردن لە پرۆژەکە وەستاوە و تەنها لە 50% کارەکانیشی تەواو بووە. ڕێگا و تونێلی بەنی هەریر کە بڕگەیەکە لە پرۆژەی استراتیژی شارەی هەولێر حاجی ئۆمەران کە بە لە قەیرانی دارایی پرۆژە گەورەیە دەستی پێکرد بوو، بەڵام بەداخەوە بۆی قەیرانی دارایی کارەکانی وەستا و تاکوێستا دەست پێ نەکراوەوە. کۆمپانیای بیانی بەهۆی ئەوەی کە بەڵێندەری بۆ ئیلتیزاماتە بۆ لە نێوان حکوومەت و کۆمپانیا کارەکانی بە شێوەی هەڵواسراوی ماوەتەوە. ئێستاش لە هەولی جددی و بەردەوامدا بووینەوە، هەروەها چاوەڕێیەکەین چ بە ڕێکاری پێشووی خۆی یاخود بە میکانیزمێکی نوێ ئەم پرۆژە استراتیژی بە تەواوەتی و بەو بەرگەی تونێلی بەنی هەریریشەوە کۆتایی پێبێت و کارەکانیان دەست پێ بکەنەوە. بەهۆی خراپی ڕێگای هەولێر حاجی ئۆمەران ساڵانە چەندین ڕووداوی هاتوچۆ ڕوو دەدات و بەرتەسچی و خراپی ڕێگاکە هاوڵاتیەکی زۆر دەکاتە قوربانی کە بە تەواوبوونی تونێلی بەنی هەریر ڕێگای درێژی هاوڵاتیان کورد دەوێتەوە و ژمارەی ڕووداوەکانی هاتوچۆش بە شێوەیەکی بەرچاو کەم دەبنەوە. ئەو ڕێگایەکی زۆر ئەساسە، زۆر مهمە، لەبەرەوەی ئەو ڕێگای هەولێر حاجی ئۆمەران پێکەوە بەسیتەوە. ئەو تونێلە نێزیکەرەوێ هەموو بارەکی لەبەرەوە ئەو منتیقەیەکی سیاعیشە گەشت گوزاری زۆر دێتێ. ڕێگاکە بەخۆی 3 کیلۆمەتر و 600 3 کیلۆمەتر و 600 مەترا، ینی لەگەر ڕێگای سپیلکی یان زیینەتیر زۆری فەرقە. ینی حساب کات و لێرە کە بچی لێرە بچێ شەقلاوی بەدە دەقەی دەچێ شەقلاوی، کە لە خەلیفان و لە بالیسانی بچێ شەقلاوی نیو سعات 40 دقەی پێدەچیتن. حتمما ئەو تونێلە گەر تەواوبی باشەوی لۆ خەرچیلۆ هەموو شۆی خەرچیلۆ هات و چۆی حکومەتەکە و پرۆژەی کریشەکی باشی کرد، ئیشەکی دەرەجەیەک بوو، بەس ئەو ڕاگرتنەوە 2 سارە 3 ڕاگیرە. ئێستا گەر تەواوبی ڕێکە لۆ خەرچی نێزیکەبی خۆشەبی هەتا حاجی ئۆمەران ئێستا تووەلانی شەکر لە حاجی ئۆمەرانەبی دەبی بچیۆ سپیلچی بچیۆ هەریرێ بچیۆ حاجی ئۆمەران. ئەو ڕێگەر تەواوی خەرک هاتوچۆی زۆر لەسەرەبی و ڕێەکە حادیسەش کمترەبی، ڕێەکە خۆشترە نێزیکترەبی. ئەگەرچی لە سەرەتای ساڵی 2019 کۆتایی بە قەیرانی دارایی هاتوو، حکوومەتی عێراقی مانگانە بودجەی هەرێم ڕەوانە دەکات، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بڕیاری لە دەستپێکردنەوەی تونێلی بەنی هەریر نەداوە و ئاسۆی دەستپێکردنەوەی نادیارە. پرۆژەی تونێلی بەنی هەریر بە گوژمەی 138 ملیارد دینار لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چووە بواری جێبەجێکردنەوە و دوای 1 ساڵ کارکردنی ڕاستەوخۆ تەنها 150 کارەکانی تەواو بوو. دوای ئەوەش بە بیانووی قەیرانی دارایی پرۆژەکە ماوەی 3 ساڵەوە سێنراوە و تاوەکو ئێستاش دەست بە کارەکانی نەکراوەتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.